طلعت تاهیر تەمەنی لە چ دەیەکدایە و تەمەن لای ئەو بە چی دەپیوێ؟ خۆی سەیریکە دنیا یەک جۆر نییە وە ژیانی یەک جۆر نییە بەقەت ژمارەی خواردن بەقەت ژمارەی چزانم بەقەت ژمارەی ڕانگ بەقەت ژمارەی دەنکەلم لەسەر کەنارەشی جۆری ژیان هەیە هەوراز هەیە نشێوی هەیە لە دەیەکدا خەمباری لە دەیەکدا دڵخۆشی لە دەیەکدا مناڵت دەبێت لە دەیەکدا دایکت دەمرێ ئیترم هەم مەسئولەتی ژیانە من ئێستا لە دەی پەنجاکانم ئیتر تۆزێک ساردوومەتەوە بەو مانایی کە تێگەیشتم ئەم بەشی منە ئەمە خێزانی منە ئیترەوە خوشکوبرایانی هەمن تازە دایک و باوکم نایەنەوە خوشکبرایترم بۆ بێنن تازە گەنج نابووە ژن بێنمەوە تازە بە تەمای مناڵی تر نیم بە تەمای خانووی تر نیم بە تەمای مەبەستەکەم ئەو بەشی منە لە دەی پەنجاکان دەگەیتەوە قەنەعاتەیەکی ترەوە بەشی تۆیە من کاتی خۆی مارکیز قسەیەکی هەبوو دەیگوت نووسەر لە دەی پەنجاکان دەبێت بە نووسەری باش تێنەگەیشتم مەقسەدی چییە مەبەستی ئەوە بوو کە تواتە دەی پەنجاکان سەرەکەوی هەورازە لە دەی لە پەنجاکانەوە ئیتر دادەبەزی